بینەرانی عزیز ئەم کاتتان باش من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی مەڵقەیەی وێنە گەورەکە. بەر لە هەموو شتێک دەپرسین نەوتی هەرێمی کوردستان سەرچاوەی خۆشگوزەرانی و خۆشببختی بووە بۆ وڵاتیانی هەرێمی کوردستان یاخود سەرچاوەی نەهامەتی بووە و بۆ حزبەکانی سەرچاوەی قوڵکردنەوەی ناکۆکیەکان بووە. ئەم هەرێمە خاوەنی سامانی سەر و ژێرزەوی ببوایە و نەبوایە چی لە ژیانی تاکێکی ئەم هەرێمە گۆڕانکاری بەسەردا ئەهات. هاوڵاتیەک دەپرسێت لە سایەی فرۆشتنی نەوت هەرێمی کوردستان وەکو ئەو ئەڵێت 25 ملیار دۆلار قەرزارە و لە زیادبوونیشدایە. پرسیارەکەش ئەوەیە هەرێمی کوردستان نەوتی فرۆشتووە یاخود نەوتی کڕیوە. گرنگی نەوت چییە و تا چەندە کورد سوودی لە نەوت وەرگرتووە؟ زوو باسی سربەخۆیی و دەوڵەتی کوردی دەکرێت. ئایا تا چەندە سامانی نەوت و سامانە سروشتیەکان و داهاتی نەوت خراوە تا خزمەتی ئەم ئامانجا گەورەیە و کەرتی نەوت و مەلەفی نەوت بە دامەزراوەی کراوە بۆ ئەوەی خزمەتی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی پێ بکرێت. دەمێکە پێشینانی کورد و تیوانە کاسەی پڕ ئاشتی ماڵە، بەڵام لە ئێستادا هاوڵاتیانی هەرێمی کوردستان خاوەنی کاسە و سفرە و گیرفانێکی بەتاڵن. وەکو دەریش ئەکەوێت بەرپرسانی هەرێمی کوردستان بە تایبەت ئەوانەی لە وەزارەتی سامانە سروشتیەکان و لە ناو ئەنجومەنی وەزیران سەرقاڵی نەوتفرۆشتن و نەوتی هەرێمی کوردستان ئەفرۆشن تا ئێستا لایەکیان لە دۆخی هاوڵاتیان نەکردوتەوە. کاتی خۆی زۆر وترا کە بەغدا پارەی نییە و بەغدا موفلیسە، بەڵام لە ئێستادا بینین لەگەڵ موچەی مانگی نۆدا حکوومەتی بەغدا 300,000 جەژنانە شەیات و جەژنانەی حکوومەتی هەرێمیش بۆ وڵاتیەکانی تەنها هەناسەیەکی ساردە. لەم ڕۆژانەی دواییدا یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان چەندین جار قسەیان لەسەر یەکتر کردووە و تۆمەتیان بەخشیوەتەوە. لەلایەکە وترێت بۆ نمونە نەوتی کەرکووک لەسەر داوای یەکێتی ڕاگیراوە و دواتر باتەنکەر ڕەوانەی ئێران نەکرێت و یەکێتیش لە بەرامبەرە ئەڵێ کە دوو کێڵگەی نەوتی کەرکووک لەلایەن پارتیەوە داگیر کراوە و کەسیش نازانێ پارەکەی بۆ کوێڕوە. لە نێوان ئەم هەموو پرسیارە و ئەم هەموو ململانەیە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوو لەکوێ بکەن. ئەزیزانم بۆ بەرنامەی ئەم شەوم لە شاری سلێمانیەوە دکتۆر شێرکۆ جەودەت سەرۆکی لیژنەی پیشەسازی و وزە و سامانە سروشتیەکانی پەرلەمانی کوردستان میوانمانە بێت بە خێراتنی یەکەم و لێرەش دکتۆر هاوڕێ مەنسوور بەک پسپۆری بواری نەوت هەروەها مامۆستا شاڵا و عەبدولخالق پسپۆری سیاسەتی وزە حەزوریە بە خێراتنتانەکەم و بە خێراتنی تەواوی ئەم میوانە ئەزیزانەکەم کە پێم وا بێت بە پێی زانیاریەکانی من لە کۆلێژی نەوت ئەگەر هەڵە نەبم لە زانکۆی حیات و یاسا و پەیوەندیە نێودەوڵەتیەکان و دیپلۆماسیەت لە زانکۆی جیهان حەزوریان هێناوە بە خێر بێن سەر و سەرچاوم بێگومان بە پرسیارەکانیان بەرنامەکە جوانتر و ڕێکوپێکترەکەن. بۆ پرسیاری سەرەتا و دەستپێک دێمە لای دکتۆر هاوڕێ. دکتۆر لە هەموو دنیاە ئەوترێت نەوت چارەسەرە، بەڵام بۆچی لە هەرێمی کوردستان نەوت بۆ بەکێشە؟ بەڕاستی من ناتوانم بڵێم لە هەموو دنیا نەوت چارەسەرە. نەوت لە زۆر وڵاتیش لە جیهان بۆتە نەکبەتی. نزیکترین نمونەش بۆ ئێمە وڵاتی نایجیریایە. نایجیریا بەڵام من نمونەیەک نییە کە حکوومەتی هەرێم چاوی لێ بەدەیان وڵاتی دیکەش هەیە کە نەوت بۆتە سەرچاوەی نەهامەتی بۆیان. نایجیریا نیوەی نەوتی ئەفریقیا دابینەکە، بەڵام حاڵی هاوڵاتیانی هەرێم زۆر لە نایجیریەکان باشترە. بەڵام ئەوە ناگەیەنەیە کە ئێمە چاو لە وڵاتێکی ناشەفاف و نادیموکراتی و پڕ لە ئاژاوە و کە مافیاکان بەڕێوە بناوێت چاو لەوانە بکەینیانی هەر لەسەر بەوە دێمەوە سەر پرسیارەکەی جەنابەت هەموو کات من ئەڵێم نەوت نە لعنەتە نە نیعمەتە، نەوت دەرفەتە. بە بڕوای من خەتای کێشەی ئەو کاڵا استراتیزیە نییە
کە لەژێر خاچی کوردستانە نیعمەتێکی گەورەی بۆ خەڵکی کوردستان کێشەکە بە ڕنگ بێ لە پرۆسەکە و لە هەبوونی پرسیار لەلایەن هاوڵاتیان و لە نەبوونی دام و دەستگای تێک هەڵچێشکە لە جیهان ئەو پرۆسێ بەڕێوەبن لە نەبوونی ئاگاداری هاوڵاتیان و ینی مەرجیش نییە ئەو داهات ینی زۆر جار لە هەندێک دام و دەستگا هەیە پرۆسەکە بۆ نمونە ینی پارە ون نابێ بەڵام لەبەرەوەی هاوڵاتیان ئاگاداری پارەکەنین و چۆنیەتی سەرفبوونن هێشتا پرسیار لای هاوڵاتی هەیە هەتا ئەو کاتەی پرسیار لە لای هاوڵاتیەکی ئاسایی هەبێ لەسەر پرۆسەی نەوت پیشەسازی نەوت پیشەسازیەکی خۆشەویست نابێ لەلایەن خەڵکی کوردستان با پرسیارەکەم بەم شێوەیە بکەم نەوت ڕۆڵی هەبووە مەبەستم هەرێمی کوردستان و واقعی ئێستای هەرێمی کوردستانە لە قوڵترکردنەوەی ململانەی نێوان حزبەکان و بە خراپشکانەوەی بەسەر تاک و هاوڵاتیاندا من بەش بە حاڵی خۆم ئەنی دەیان تێبینیم لەسەر پرۆسەی نەوت هەیە توانین لە میانەی ئەو بەرنامەیەش باسی و تێبینانی خۆم بکەم لەسەر پرۆسەی نەوت و گاز بەڵام بەش بە حاڵی خۆم لەو باوەڕم ئەوەی کە بەغدا بەرامبەر بە هەرێمی کوردستانەکە کێشەکەی نەوت نییە ئێمە چەندین جار حکوومەت لە بەغداکە گۆڕاوە و حزبەکان هاتوون هەر جاری و لەسەر مەهانەیەک جارێک لەسەر مادەی 140 جارێک لەسەر مەسەلەی پێشمەرگا هەر جارێک و ئێمە بەهانەیەکمان داوەتە دەست حکوومەتی ناوەند بۆ ئەوەی شەڕ بە هەرێم بفرۆشێ من لەو بەهانەیەکمان داوەتە دەستیان کەواتە خەتا لە حکوومەتی هەرێم ئێستا من لەو بڕایەدام بڕینی موچەش ینی من حەزیشم لێ ینی بە ئاشکرا لێرە بۆ خەڵکی کوردستانی بڵێم هیچ نەڵێن بڕینی بودجە بەشە بودجە لەبەرەوەی بەشە بودجە لە ئەساسەوە هەر لە بەغدا نەماوە بەشە بودجەکە دزراوە بەشە بودجەکە لە چالاکیەکانی حەشتی شعبی سەرف کراوە بەشە بودجەکە ئەو کورتهێنانەی کە حکوومەتی ناوەند هەیەی ئەوانەی پڕکردێتەوە بۆیە پێویستە ئێمە زۆر واقعیانە ئەمیانی لە هەرێمی کوردستان دەست لەسەر کەم و کورتیەکان و لەسەر برینەکانی پرۆسی نەوت و گاز دابنین بێ ئەوەی هەموو نەهامەتەکان و هەموو ئەو سزایانەی کە حکوومەتی ناوەند بە هەرێمی داوە بە ملی نەوتی دابێنین دەکرا بەرپرسان و حکوومەتی هەرێمی کوردستان بە نەوت چی بکردایە و نەیتوانی بیکات یاخود نەیکرد من هەر وەکو بۆ جەنابتم باس کرد نەوت دەرفەتێکە و ئەو دەرفەتە لەوانەیە هەتا ئێستاش ینی بەباشی ئێمە نەمان قۆستۆتەوە بەباشی ئێمە سوودمان لەو دەرفەتە نەدیتووە ئەو دەرفەتە ئەوەیە پیشەسازی نەوت بۆ ئەوە نییە کە خەڵکی کوردستان پاڵی لێ بداتەوە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو هێلکەکانی خۆی بخاتە سەبەتی نەوت دەرفەتەکە ئەوەیە سێکتەرەکانی کشت و کاڵ و گەشت و گوزار و تەکنەلۆژیاکانی پێ بژێنێتەوە حکوومەتی هەرێمی ئەو پرسیارە پێویستە ئاڕاستەی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو جەنابتان وەکو شارەزایەک بەڵێ هۆکارەکە بە چییە ئیرادە بوونی نەبووە یان نەیانویستووە لەو بڕایەدام سەرکردایەتی سیاسی کوردستانیش زۆر شارەزان نەبووە لەو گەمە مەترسیدارانەی کە نەوت ئەیکا بۆ نمونە ینی نەخۆشی هۆڵندی ساڵی 1950 کە وڵاتی هۆڵندا چێلگەی زەبەلاحی گازی گرۆنینگەنی بدۆزیەوە ینی حکوومەتی هۆڵندا حکوومەتێکی ئەوروپی بوو حکوومەتێکی زۆر ئازبەرز و وشیار بوو بەڵام ئەوانیش درچیان بەوە نەکرد بوو کاگە پشت تەنها بە گازی گرۆنینگە بەستن وای لێهات هۆڵندا سەرباری ئەوەی ئەو گازە زەبەلاحەکە بەیەکێک لە چێلگە هەرە زەبەلاحەکانی جیهان ئەژمێردرێ کە ئەمریکا هات بۆ سەرخەت لە خۆشی ئەوەی چێلگەیەکی گازی گەورە لە ئەوروپا دۆزراوەتەوە و ئەوروپا وای لێدێ لە رووسیا بێمنەت ئەبێ بەڵام هۆڵندیەکان نەیانتوانی ئەوەندە فۆکەسیان خستە سەرنەوت کشتتوکاڵیان لەبیر کرد گەشت و گوزاریان لەبیر کرد تەکنۆلۆژیایان لەبیر کرد ینی هەر ئەوە بوو کە لە ئابووریناسەکان لە گۆڤاری ئیکۆنۆمی ئەو نەخۆشییان بە نەخۆشی هۆڵندی ناوبرد و من لە بڕایدام ئێستا ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانی شەیە زۆرە نەخۆشیی هۆڵندیە بۆ ئێمە سپاس دەکەم دکتۆر مامۆستا شاڵاو جەنابتان وەکو شارەزایەکی بواری وزە و سیاسەتی وزە لە کۆتاقسەی دکتۆر هاوڕێی ئاماژەی بەوەدا کە پێم وایە کە هەرێمی کوردستانیش بە شێوەیەک لە شێوەکان تووشی ئەم نەخۆشیە بۆ کە پێوتر نەخۆشی هۆڵندی و بە شێوەیەک لە شێوەکان هەموو هێلکەکانی خۆی خستۆتە سەبەتەی نەوتەوە و هەموو لادێ و نازانم بەرهەمە سروشتیەکان و بەرهەمی ناوخۆ و هەموو ئەمانە ئیهمال کراوە لە پێناوی نەوتە کە نەوتیش نرخی هاڕە ئەکات و ئەکەوێ بەجارێ ئەمە ڕوئەدات تێبینی تۆ کۆمنتی تۆ لەسەر ئەمە چییە؟
بەڵێ زۆر سپاس دەست خۆش بۆ میوانداریە بەڕاستی من هەستەکەم بیرکردنەوە و بیرکردەوە سیاسەکانی من ئاراستەی نەوت و گاز زۆر جیاوازە وا هەستەکەم فعلە نەوتی کوردستان خۆی خۆشگوزەرانی بوو وا خەریکە بەدەستی خۆمان ئەیکەین بە تاڵی و ماڵوێرانی وا هەستەکەم سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان سەرکەوتوو ئەبوو بەڵام بەدەستی خۆمان وا خەریکە شکستی پێێنین کەواتە ئەم دوو شتە زۆر جیاوازە سیاسەتێکینەوە تا ئێستا شکستی نەهێناوە و ئەکرێت بەڵێ ئەکرێ هەڵی سێنینەوە وا خەریکە ئێمە بەدەستی خۆمان شکستی پێێنین چۆن بە پێی ئەو ململانە سیاسی و شەخصی و مزایدە سیاسیانی کە لەناو هەرێمی کوردستان ناکرێ و پێی ئەو نەبوونی شەفافیەتی کە لەم پرۆسیا هەیە ئەمە هۆکارێکی سەرەکیە بەڵام من پێم خۆشە فلاشباکی سیاسی لێبینەوە بۆ ئەوەی کە لەناو هەرێم و واقعی هەرێمی کوردستانە ڕوویاوە چۆن کاریگەری هەبووە لەسەر پرۆسی نەوت و گاز و کە ئێستا ئەم ململانیە سیاسی لێ دروست بووە لە نێوان زوربەی لایەنەکان و کاریگەری قسۆ سەر هەوڵاتیانی هەرێمی کوردستان بە چەند خاڵ یەکەمینیان هەرێمی کوردستان بە پێی هەڵکەوتی شوێنی جیۆپۆلیتیکی وەکو نەتەوەیەکی بێدەوڵەت بەداخەوە زوربەی لایەنە سیاسیەکان ململانە سیاسی و ئابوووریەکانی دوای دروستبوونی دەوڵەتیان خستە پێش دروستبوونی دەوڵەت ئەوە بوو نەهامەتەکەمان بە شەڕی ناوخۆ ئەو خەمە ناخۆشی شەڕی ناوخۆ بینی و ئێستاش پارتە سیاسەکان خەریکە لە ڕێگەی نەوت و گازەوە جارێکی کە ئەم دابشکاریە دروستەکەنەوە و ئەمە هۆکارێکی سەرەکی بوو کە بڵێن ئەو دابشکاریە سیاسیە لە ڕووی ئیداری و لە ڕووی فەزای سیاسیەوە کاریگەری هەبێ لەسەر کۆنتترۆڵی و عقل و ئیدارەداری نەوت و گاز واتە ئێستا دوو چۆن پێشتر دوو ئیدارەمان هەبوو ئێستا هەر ئەم دوو ئیدارەیە ئەیانێ بە دوو عقلی جیاواز کۆنتترۆڵی و بەڕێوەبردننی نەوت و گازی هەرێمی کوردستان بەڕێ بکەن کە ئەمە زۆر مەترسیدارە دووەم خاڵیان بریتە لە هەژاری ڕۆشنبیری بەڕێوەبردننی پترۆلیۆم کە پێوتە پرۆلیۆم مانەجمنت بۆ کوردستانیان و هەروها دەسەڵاتی سیاسی کوردی بۆ سیاسەتی نەوت ئەگەر بمانێ و نەمانەوێت تێگەیشتنی نەتەوەکان دوو جۆرە ئەو نەتەوانی کە خۆیان گەشتون بە نەوت و گاز لە ڕێگەی پیشەسازی و لە ڕێگەی دۆزینەوەی ساڵ بە ساڵ و دەیە بەدەیەدا زائیدەن ئەو نەتەوانەی کە وەکو ڕۆژهەڵاتی ناوڕاست و پاشوقی ئەفریقا و ئێمەش لە ناویانە لەگەڵ ئەمریکای لاتینیە کە بە هاوکاری کۆمپانیا نێودوڵەتەکان دەستیان گەشت بە نەوت و گاز ناڵێم نیانزانیوە چییە بەڵکو دەستیان کەش بە نەوت و گاز و ئێمەش و حیزبەکانیشمان لەبەر ئەوەی کە حیزبێک و نەتەوەیەک و گەلێکی وەبەرهێنەر نەبووین چیمان کرد چاوەڕێی دەستی پارەی مۆڵ و پارەی ئیسراحەتەکەین مامۆستا ئەم هەژاریە لە بەڕێوەبردننی ئەم کەرتە گرنگە بەڵێ وای نەکردووە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تەواوی چین و توێژەکانەوە ناسوودمەند بن و بەدەست قەیران و بەدەست نەهامەتیەوە بناڵێنن بەڵکو کۆمەڵێک خەڵکی کردووە بە تۆپی کۆمەلگا کردوێتی بە ئەوانەی لەسەری سەرەوەی هەڕەمەکەن خۆشترین ژیان ئەژین گەرمای کوردستان نادا لە پێستی ناسکیان نەخۆیان نە مناڵەکانیان لەگەڵ کۆمەڵێکی خەڵکی تر لە خواری خوارەوە کە ئێستا ئەوە جەژنی قوربانە یعنی هاوڵاتیان لە دۆخێکی زۆر زۆر خراپان ئەگەر بەرپرسانی هەرێمی کوردستان درک بەمەنەکەن ئەوە کەم تەرخەمیە بۆیە ئەمەوێت جیاوازیەکەم بۆ بکەیت لە نێوان ئەم دوانەیە ینی ئایا فعلەن هەمومان زەرمان لێ کردووە ئەم قسەجامین ئەمە چەند خاڵێک بوتم ئەمە لە ڕووی جیۆپۆلیتیکی لە ڕووی سیاسیەوە زائیدەن لە ڕووی ئەم هەژاری و نەبوونی دیدەی سیاسی بۆ بەڕێوەبردننی نەوت و گاز و توندبوونەوەی ملانێ سیاسەکان سێم خاڵ ململانی سیاسی ناتوان دروست کە وای لێ هاتووە بێ بە دوژمنداری سیاسی ئەگەر بیرتان بێ پێشتر ئیدارەدانی دوو بەشی هەرێمی کوردستان دوو پارتی گەورەی کرد ئێستا نەوت دوای لێ کردووە نەک هەر پارتەکان بەڵکو مەسئولینی سیاسی دابش کردووە کە ئەمەش ئەم قسەی تۆ ئەسەملمێنێ فعلەن کە تۆ کۆمەڵێ مەسئول ئێستاگە دوو حیزب بوون دوو ناوچە ئەیدوانە ئیدارە بدرێت و هەروها پارە و موچیان بۆ دابینکرێ ئێستا لەبەر ئەوەی کە کۆلکە حکوومەت لە ڕێگەی مەسئولی بچووک بچووکەوە دروست بووە سەرجەمیان داوای بەش و هەیە بەڵێ زوربیان داوای بەش و پشکەکەن کە ئەمە هۆکاری سەرەکیە واتە ئەم سێ خاڵە ئەمانگەێنێ بەوەی کە بڵین فعلەن ئێمە کوردستانیان ئەم خۆش بگوزەرانیە بەدەستی خۆمان ئەکەین بە ماڵوێرانیەک کە فعلەن بەشێکی زۆری بۆ هی ملانی سیاسی بەستن بە قسەکانی دکتۆر هاوڕێ نەوت بۆ هەرێمی کوردستان لەعنەت بۆ یا دەرفەت بووە
تا ئێستا دەرفەتێکی زۆر باش بۆ لە ڕووی سیاسیەوە بەڵام بەداخەوە ململانە سیاسەکان ئەیکەن بە ماڵوێرانی. باشە کاتێ باسی مەلەفی نەوتەکرێ هەمیشە یەکێتی و پارتی پەنجەی تۆمەتیان بۆ ڕاکێشرێت بەڵام ئەگەر ببینین هەموو حزبەکان لەناو حکوومەتن باشە هەموو حزبەکان لەناو حکوومەت حزوریان هەیە بە وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕانیشەوە کە لەلایەن پارتیەوە دەرکراون یاخود نێردراونەتەوە بۆ سلێمانی بەڵام تام لە حزەی ئەوان لە حکوومەتن چکە استقالیان نەکردووە ئەکرێتە نایەکێتی و پارتی لەم مەسلەیە تۆمەتبار بن. بڕای من ئەمە کێشەیەکی گەورەیە لە ڕووی سیاسیەوە کە ئێستا زۆر کە زەڵێ نازانەکەی ئەمەش بە سیاسی کراوە بۆ لێدانی ئەحزابی دیاری بەتەکید من ئەمێ ئەوە بڵێم ئێستا زوربەی ئەحزابی سیاسی لە حکوومەتە خوا دژایەتی حکوومەتەکە زوربەی بەشدارە لە پاداشت و لە نەوتوی کوردستان هەموو ڕەخنەکان هەموو کێشەکان هەموو ملانەکان ئەخاتە سەرباڵی حیزبێ ئەخاتە سەرباڵی شخصێک. زۆر سپاس دەکەم. من ئەبێ بڕۆمە لای دکتۆر شێرکۆ جەودەت لە شاری سلێمانی ئەگەر بتوانم گوێم لە دەنگی بێت ئەم کاتت باش دکتۆر شێرکۆ؟ ئەم کاتتان باش زۆر سپاس بۆ جەنابتان. دکتۆر شێرکۆ بە خێراتن تەکەم سوپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەکە ئەمەوێ بەو پرسیارە دەست پێ بکەم لە میوانەکانیشم هەمان پرسیارم کرد. بۆچی نەوت بەشێک نییە لە چارەسەری کێشەکان لە هەرێمی کوردستان بەڵکو خۆی کێشەیە؟ بەناوی خۆی گەورە و مهرەبان سپاس بۆ جەنابتان. دیارە نەوت خۆی وەکو خۆی هیچ تاوانێکی نییە بەڵام ئیدارەکردن و مامەڵەکردن لەگەڵ نەوتە یا لەگەڵ گازی سروشتیە یا لەگەڵ هەر کانزایەکی ترە یا لەگەڵ هەر سەرۆتێکی ترە ئەوەیە کە وای لێکا کە ببێ بە نقمەت بەسەر ئەو میلەتە یا ببێ بە نعمەت بۆی. لەبەرەوە ئیدارەکردنی مەلەفی نەوت لە هەرێمی کوردستانە ئەگەر بەدەر لە عالمی سیاست و بەدەر لە مزایەداتی سیاسی و بە شێوازێکی میهنی لێکی بینەوە و شیکاری بۆ بکەین بۆمان دەرەکەوەیە کە تەنها بۆڕی ڕاکێشان دەستکەوت نییە کە خۆی لە خۆیان گرنگە کە ئێمە ببینە خاوەنی بۆڕی نەوتی خۆمان بەڵام کە بۆڕی نەوتمان هەبوو کە نەوتمان بەرهەمهێنا کە عقودی نەوتیمان کرد و کۆمپانیای جیهانیمان هێنا ئەمانە ڕاستە دەستکەوتن بۆ هەرێمی کوردستان هەرێمی کوردستانیان خستە سەر نەخشەی جیهانی بۆ نەوت بەڵام کوا مؤسساتی تدقیقی کوا مؤسساتی دڵنیاکردنەوە کوانێ شەفافیەت کوانێ بە ئاگاداربوونی پەرلەمان کوانێ ڕقابەی پێویست کوانێ ئیدارەی تەکنۆلۆژی بۆ ئەم مەلەفە کوانێ مکافحەی فەساد و بەرەنگاربوونەوەی فەساد کە خۆی مەلەفی نەوت ئالوودەی گەندەڵیە لە هەموو شوێنەکە ئەبێبی پارێزی لە گەندەڵی لەبەرەوە کاتێکە بوو ئەوترێ پۆلیسی و سیاساتی نەوتی پۆلیسی و سیاساتی نەوتی سێتێکە منزومەیەکە پێکەوە کە دەرەنجام ئەبێ متمانە دروستکە لەلایەن هاونیشتیمانیانەوە بەو سەروەتەی کە خۆیان خاوەنینی کە پێوترێ سەروەتی نیشتیمانی بۆیە ئەم سەروەتە نیشتیمانیە بەداخەوە بە شێوازێکی نادروست مامەڵی لەگەڵا کرا و دەرەنجام ئێستا ئەو گلەی و گازندانی کە هەیە ئەڵێ مەسەرەن کێڵگەی فلان عەداد و بژمێری لەسەر نییە کە تاوەکو بزانین چەند بەرهەمەهێنێ ئەوترێ فلان مەسئول ئەتوانێت بە ئاسانی ترێلە بەرێت و نەوتی کێڵگەیەک لە کێڵگەکانی کەرکووک یا هەرێمی کوردستان بەرێت و هەناردەی کات و بیفرۆشێ بەبێوی کەسێک پێی بڵێ کاکەوە چۆن واکەیت و چۆن دەستکارێکیت و چۆن ئەم سەرۆتە نیشتیمانیە ئەفرۆشی نەوت ئەدرێ بە پاڵاوگەی نایاسایی نزیکەی 200 پاڵاوگەی نایاسایی لە هەرێمی کوردستانە هەیە. جەنابتان سەرۆکی لیژنەی پیشەسازی وزە و سامانە سروشتیەکانن لە ئێستادا لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان تۆمەت بەخشینەوە هەیە بەرامبەر بە یەکتر ئەگەر گوێت لە من بێت لە ئێستاە بەپێی زانیاریەکانی ئێوە بە حکمی ئەوەی ئێوە سەرۆکی لیژنەیەکی زۆر گرنگ و تایبەتمەند و پەیوەنددارن بەنەوتەوە لە پەرلەمانی کوردستان لەلایەکەوە ئەندامێکی سەرکردایەتی پارتی ئەڵێت یەکێتی دوو جار شەریکە لە حکوومەت چونکە لە جارێک شەریکی حکوومەتە و جارێکیش بەتانکەر نەوت بۆ ئێرانە نێرێت لەولاوە هەر ئەمڕۆ پەرلەمانتارێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغا ئەڵێ پارتی دوو کێڵگەی بیری نەوتی لە کەرکووک داگیر کردووە و ڕۆژانە 250 بۆ 300 هزار بەرمیل نەوتە ڕوات و داهاتەکەشی نەبۆ خزمەتی کەرکووکە نەبۆ خزمەتی هەرێمی کوردستانە بەڵکو بۆ ئەشخاص ئەچێت ئێوە چەند ئاگاداری ئەم کێشەیەن؟ من بەش بە حاڵی خۆم لێرەیە ئەتوانم ئەوە بڵێم کە ئیدارەکردنی مەلەفی نەوت و گاز لە هەرێمی کوردستانە
ئیدارەیەکی لەبری ئەوەی کە بیکەین بە حزبی بەڵکو ئەتوانی بڵێ چەندە ڕۆیشتوویەک ئیدارەی ئەەکەن کە چ لە ناوێکێتی بێ یا لە ناو پارتی بێ ئەوە تا لە ناوێکێتیە خەڵکانێکن قیاداتی بەرزی یەکێتین ئەڵێن ئێمە ئاگامان لێ نییە و لە هەمان کاتیشا جێگری سەرۆکی حکوومەت و کەسانی تریان لە حکوومەتە هەر بەشدارن و لەم لاوە لە ناو پارتیشا بە هەمان شێوە ئەوە تا ئەندامی سەرکردایەتی پارتیە گلەی و گازندەی ئەوە کاکە ئەڵێ ئێمە باجی وەکو پارتی باجی هەڵەکانی وەزارەتی سامانە سروشتیەکان ئەدەین لە حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەوەی کامێ بڵێم ئەوەیە من زۆر جەخت لەسەر ئەوە کەمەوە جەخت لەسەر ئەوە کەمەوە کە ئەمە لەفە بۆی جوان لی تێبگەین ئەبێت تۆزێ دووری خینەوە لە مزایداتی سیاسی و وەکو خۆی لی تێبگەین ئەمە لەفە خاوەن بەرژەوەندیەکان سراعاتەکان چ سراعاتی ئیقلیمی یا دەولی بێ کە بەرژەوەندیان هەیە لە هەرێمی کوردستان یان ناوخۆیی بێ لە هەرێمی کوردستان وای کردووە کە ئازا ئەوە بێ کە بتوانێت دەسەڵات لەسەر ئێنێرجی و سەرچاوەکانی تاقە و وزە لە هەرێمی کوردستانە بگرێ ململانەکانی شوای کردووە کە ئەوەی کە سەرچاوەکانی وزەی لابێ پارەی زیاتر دەستکەوێت دەرەنجام تەمەنی خۆی درێژتر بکە و بتوانێت سەبقی سیاسیش بەدەست بێنێ ئەمە بەداخەوە وای کردووە کە نەیاساکان جێبەجێ بکرێ بە پێی پێویست حکوومەت ئیفلیج بێ ئیرادەی لاواز بێ بەرامبەر ئەم دەسەڵاتە متەنەفیزە و چنەوتی کەرکووک بێ یا نەوتی هەرێمی کوردستان نەتوانرێت تەقریرێکی شەفافی ڕێکوپێ کە جیهەتێکی مستەقیلی پرۆفشنال شاهێتی بۆ بدا بڵێ ئەم ڕقەمانە تەواون یا تەواو نین بەیاننامەیەکی بەسیتی مالی نەتوانێت حکوومەتێک دەری بکە کە ساڵانە بڵێ ئەوەندەم دەستکەوتووە ئەوەندەم خەرج کردووە ئەوەندەش قەرزارم و ئاواز چارەسەریەکەم ئەوە هیچ یاسای بوجەنیە لەم هەرێمی کوردستانە بۆچی دکتۆر شێرکۆ بەڵێ کە ئەم بەیاننامەیە کە ئەم داتا و زانیاریانە بە شەفافی بڵاو ناکەنەوە وەکە دەمیشیانەکەیتەواڵێن داهاتی نەوتی هەرێمی کوردستان شەفافە و دیارە بۆ کوێ ئەڕوات و لە کوێوە ئەڕوات و تەنانەت باس لەوە ئەکرێت لەلایەن وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە ئاشکرا و توێتی ڕۆژانە 500,000 بەرمیل نەوت ئەچێوە تەنانەت و تووشێتی کە دوای مانگێ مانگ و نیوێ داهاتەکە یەگاتە دەستمان بەڵام هاوڵاتیانی هەرێمی کوردستان $900 بوو لە قەیرانە بوون بوو بە $25 قەیرانەکە لە سەریان قورستر کرا وتیان ئەگەر مادام $25 ڕوبعەموچەیەکتانە دەینێ شتێ زیاد بک بۆتان زیاد دەکەین ئێستا نزیکی 45 وەکو خۆیان ئەڵێن $50 لە عالەمە کەچی ڕوبعەموچەکەشیان پێ نادرێت بەڵێ زۆر چاکە بەڵام ئەبێ پێناسەی شەفافێت بەوە بکەین کە شەفافێت تەنها ئەوە نیە چەند ڕقەمێک بخرێتە ڕوو شەفافێت ئەوەیە کە ئەو ڕقەمانە تەدقیق و وردبینی بۆ بکرێ و دڵنیایی بۆ دروست بکرێ و ڕێ بدرێ من بە بەڵگەوە قسەکان مەکەم و هەر قسێکم کرد لەم بەرنمەیە بەڵگەی لەگەڵانە بوو من مەسئولم بەرامبەری با لەم بەرنمەی بەڕێستانەوە ئەوە ڕابگەێنم کە داهاتی هەرێمی کوردستان بۆچی بەش ناکە عقودی نەوتی 25 ساڵی و التیزامات بەرامبەر بە کۆمپانیا نەوتیەکان و استحقاقاتی قانونی کۆمپانیا نەوتیەکان و ئەو قەرزانەی کە هەرێمی کوردستان کردوێتی وەکو جەنابەت فەرمووت سەر و $25 ملیار و لە هەمان کاتیشا نەبوونی ئەو وردبینی و تەدقیقاتە لەم لاوە ئەو التیزاماتەی کە دروست بووە بۆ کەسانێک کە متەنەفیزن و ئەیانەوێ نەوتی کەرکووک بێ یا نەوتی هەرێمی کوردستان بێ بەلاڕێیا برن بۆی کە بتوانن تەمەنی خۆیان و دەستە و تاقمەکانیان درێژتر بکەنەوە ئەمە وای کردووە کە هەرێمی کوردستان لەلایەکەوە التیزاماتی هەیە ئەبێ دابینی بکات لەلایەکەوە التیزاماتی بە موچەی فەرمانبەرانەوە ئەبێ دابینی بکات پاشەکەوتیشی کردیا سەرکەوتو نەبوو کە نایاساییە پاشەکەوتەکەش و ئەوە تا جەژنیشی هاو بەسەرا نەیتوانی بۆی دابینکە لە کاتێکە بەغدا تا عێراق ناوچەکانی تری عێراق بەبێ هەرێمی کوردستان بۆ 30 ملیۆن کەس 3,500,000 بەرمیل بەرهەمەهێنێ ڕۆژانە بەڵام هەرێمی کوردستان بۆ 5 ملیۆن کەس 500,000 بەرمیل بەرەمێنێ ئەو بەداتای وەزارەتی سامانە سروشتیەکان ئەم 500,000 لە مانگی چواری ساڵی 2004 ئێمە تەقریرمان وەرگرت لە وەزارەتی سامانە سروشتیەکان پێیوتین کە کێڵگەنەوتەکانی هەرێمی کوردستان بەبێ هەموو کێڵگەنەوتەکانی کەرکووک زیاتر لە 400,000 بەرمیل لە ڕۆژێکە پێش 2 ساڵ معقولە 2 ساڵ تێپەڕێ نەوتی هەرێمی کوردستان و ئینتاجی حقوقی نەوتی هەرێمی کوردستان بەبێ کەرکووک ئێستا وەکو خۆی مابێتەوە اینجا ئێستا 250,000 بەرمیل نەوتی ئاڤانا و بای حەسەنی کەرکووکیشی هاتۆتە سەر کەوا بێ
لێرەیە پرسیارەکە ئەوەیە حکوومەت میوانەکانم هەندێک متمانە دروست ناکەی بەڵێ بۆ مؤسسات ناهێنی بەڵێ. متمانە دروستکەی هەندێک پرسیاری میوانەکانم وەرەگرم حکوومەت و دواتر دێمە وەلات بۆی درێژە بە قسەکانت بی کێ ئامادەیە بۆی پرسیار بکە ناوی خۆت و پرسیارەکەت بۆ کێ کاردو وەسمان سەرەتا بەخراتنی میوانە بە ڕێزەکان نەکەم بڕاستی نەوت لە وڵاتەی وتە خزم خزمێنانە ئەلۆ خزمەت ئەوەی خزمی خۆی بی لۆی دەبێ ئەویت کە دی هاوڵاتی لۆی نابیتم بەڕاستی ئەزە بۆ نمونە ئەو پاڵاوگە بچووکانە نازانم چی استفادەی هەیە بۆ خەڵکی بەڵێ خاست بەس بۆ مەسوولەکانە پاڵۆگا هیچ استفادی بۆ خەڵکی دیار لە زیاتی ئەو پاڵاوگانە لە زیاتی شەریکەکی پترۆکیمیایی دروستکەن بەڕاستی یعنی بەوانە پترۆکیمیاوی ئێستا لە عێراق هەیە لە کوردستان نییە ئەنی پترۆکیمیاوی بێزگە لە ئەو مادانە ئەوەی مادەی پێویستە لۆ ماڵان دروست دەکرێت لە پلاستیک دەرەی لە قاپ و قاچاق لە هەموو مادە غازیەکان هەموو ئیسفادەکە هەتا ئێستا فکریان لێ نەکردەوە کە ئەو هەموو شەریکە هەیە شەریکەکی پترۆکیمیاویان دروست نەکردیە بەڵێ بۆ هەموو میوانەکە باش زۆر سپاس دەکەم گەر پرسیاری کاکاردۆ وازەح بێ کەیتر پرسیاری هەیە ئەرک نەبێ لەو بەڕێزانە ئەو کاکەی ئەو سەر فەرموو مستەفا محەممەد قوتابی لە بە شیاسە لە بەڵێ کاک زانکۆی مستەفا. جیهان بەڵێ. سەبارەت بە ئیدارەی بەڕێوەبردننی نەوت حکوومەتی هەرێم زۆر دەنگ بەرز بکەیتەوە سپاس دەکەم سەبارەت بە ئیدارە و بەڕێوەبردننی سامانی نەوت حکوومەتی هەرێم هەرچەندە چەند کەم و کوڕێکی هەبووە بەڵام تا ڕادێک باش بە کە بۆتە هۆی ئەوەی نەوتی خۆی هەناردە دەرەوە بکە بەهۆی ڕاکێشانی بۆ ڕێنەوت لە ڕێگەی ئەوە جەیهان تورکیا بەڵام هەڵەی حکوومەتی هەرێم لەوەدایە کە دەوێت بەدیلێکی هەبێت نەک تەنیا پشت بە سامانی نەوت ببەستێ پێویستە پشت بە سامانی کشت و کاڵیش ببەستێت چونکە هەرێمی کوردستان لە زۆربەی ئەوە سامانە سروشتەکان دەوڵەمەندە لە ڕووی خاکەوە لە ڕووی سامانی ئاوە ئاوی ژێرزەوی ئاوی باران بۆ نمونە زۆربەی شوێنەکانی هەرێمی کوردستان دەتوانانی بە ئاوی باران پشتی پێبەستێ کە دەتوانێت پەرە بەکرد کشت و کاڵیش بداتن بۆ ئەوەی حکوومەتی هەرێم بەدیلی هەبێت بۆ نەوت کاکە مستەفا پرسیارێکی دیاری کراوت هەیە هەر ئەوە پرسیارەکە زۆر سپاس دەستت خۆش بێت ئەم کاکەیە فەرموو هەڵێ زابوت کەریم قوتابی مەرحەلە سێ لە ئەندازاری نەوت زانکۆی حیات من دەپرسم لەبەر چی تا ئێستا نەوتی هەموو پارێز کێ وەڵامت باتەوە دکتۆر شێرکۆ جەودەت کە بەرپرسە لە لوزنەی نەفت و غازی پەرلەمان لەبەرچی هەتا ئێستا نەوتی هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان ناگەڕێتەوە یەک سەرچاوە وەکو داهات وەکو هەناردەکردن ڕەنگە ئێستا پرسیارە دروست بی ئایا لێرە وەزارەتی سامانە سروشتەکان و بەڕێز دکتۆراشتی ئەورامی مووقعی چێ لێرە بەڵام بەبەستم لێخوانەیە ئێستا کە دەنگۆی وە دروست بووە کە منتیقاک کوردستان دابژ بەسەر دوو منتەقاک بەخۆی نەفتی دەفرۆشی منتەقاک بەخۆی نەفتی دەفرۆشی هەتا ئێستا لەبەرچی وا نەکرایە هەموو پارێزگاکان لە ژێر یەک سەرچاوە نەفتەکە هەناردە دەرێ بکرێت و وە داهاتەکەی بێتەوە ژێر یەک سەرچاوە نەکە ئەوە وەکو زۆنی لێبێ زۆنی ئەو بەر و زۆنی ئەو بەر و لە هەمان کاتیشدا لەبەرچی وەزارەت سامانە سروشتەکان ئامارەشی دەقیق و قەناعەت نالەتە هاوڵاتیان کە داهاتی مانگانە یاخود ساڵانە ئەوەندەیە و ئەوەندە مەسرە لەسەر قسەی جەنابەت ناوی وەزارەتی سامانە سروشتیەکانت هێنا ئێمە پەیوەندیمان کرد بە وەزارەتی سامانە سروشتیەکانەوە بۆی کەسێکیان لێرە حەزوری هەبێ بەڵام وەکو هەمیشە ئامادە نین بێنە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکانی تر نازام سەبەب چییە خۆزە لێرە باە من حەزم دەکرد ئەو دوو پرسیارەی تازە لە دکتۆر شێرکەوت دوکرێت لەگەر ئاخر سوالیشم لەبەرچی وەزارەتی سامانە سروشتەکان ئامارێکی دەقیق و بە قەناعەت ناتە هاوڵاتیان کە ساڵانە یاخود مانگانە ئەوەندە داهاتی وە و ئەوەندە مەسروفی شەڕا کە ئێستا مبارڕی سەرەکیمانەکە موچە پێ دابی ناکرێ ئەوەندە مەسروفی شەڕا ئەوەندە مەسروفی شتیدیا ئەوەندە مەسروفی موچەیە سپاس دەکەم کاکە زۆر سپاس زۆر سپاس کەیتر پرسیاری هەیە فەرموو کاکە گیان من هەکار ئاسوومە لە مەرحلە هەکار کاکە کار بەڵێ مەرحلە چوارم لە ئەندازیاری نەوت من پرسیارێکم هەیە بۆچی تا ئێستا ینی بە سوود لە نەوت وەردەگیرێ ینی بۆ هیچ سوود لە گاز وەرنەگیراوە بە خۆمان دەزانین ئێستا کێشەی کەمی کارەبامان هەیە هاوڵاتیان چە لە مێژە هەر مشکلی کەمی کارەبامان هەیە دەتوانین بەو گازی کە لە مەسفاکان لە شوێنانە دەسوودێنرێ بە بەرار دەسوودێنرێ دەتوانین سوودی لێوەربگرین بۆ دروستکردنی کارەبا دەستخۆش سپاس دەکەم کاکە هەکار کەسی تر پرسیاری نەبوو زۆر سپاس
دکتۆر هاوڕێ بێمە لای جەنابەت بە ئەم لەسەر قسەی ئەم هاوڕێیانە کاکە کاردۆ و کاکە مستەفا و کاگەڵوێست و کاکاکار کۆمەڵی بابەتیان وروژان تۆ تێبینی و قسە چیە لەسەریان؟ وڵی من پرسیارەکانیان زۆر لە جێە بەڵام پێم خۆشە هێشتان هەر لەسەر وێنە گەورەکە قسە بکەین باش پێشەوەی بچینە وردەکاریەکان یعنی من نمونەیەک پێڵێم کە جێگای خەمێکی گەورەیە ئەگە سەیری ئەو نەخشەیە بکەی کە بلۆکەکانی کوردستانی دابش کردووە لە سەرتاسەری کوردستان هەر لە زاخۆ تا خانەقیر و گەرمیان و هەموو ئەو شوێنانە سەیرەکەی ناوی کۆمپانیا نووسراوە خاوەنی ئەوەندە ڕێژەیە لە تەنیشت ئەو نووسراوە KRG حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی مای نیگەرانیەوە مای گاڵتە پێکردنە کە شەریکی کۆمپانیا حکوومەت بێ پێویستە شەریکی کۆمپانیایەکی نیشتیمانی کوردی بێ کە ئەڵێم نەیانتوانیوە من ئەپرسم ئەوان بەتەمان کەی ئەندازیاری کورد لە کۆمپانیایەکی نیشتیمانی مەشق بکە کەی کۆمپانیایەکی گەنجانە کە دەرەچن و تەخەڕوج ئەکەن ڕوو لە کوێ بکەن کەی کۆمپانیایەکی کوردی ئەتوانێت لە مەیدان لە لای چێلگەنەوتەکان لە کاتی بیر هەڵکەندن چاوی ساغی حکوومەت و خەڵکی کوردستان بن من تەحەدا ئەەکەم لە وەزارەتی سامانە سروشتەکان هەندێک بلۆک هەیە و من بەڵگەم هەیە هەندێک بلۆک هەیە کە ئەوان راپۆرتیان نردێتەوە ئەڵێن ئێمە لەو بلۆکە ئەکشینەوە بەڵام هیچ کەس بە وردی نازانێت چی ڕوویداوە چونکە خۆم لە کۆمپانیای نەوت کارم کردووە لە فەڕەنسا لە نەرویج زۆر جار کە راپۆرت بۆ حکوومەت ئەنێرین داوامان لێ یەکرێ ئەوە بۆ حکوومەتە بۆ ئەبێ شتێکی ڕێکپێکیان بۆ تەرتیب بکەین بیان نێرینەوە بەڵام ئەگەر چاوێکی ساغی حکوومەت کۆمپانیایەکی نیشتیمانی خۆمان لێ بێ ئەو کاتە ئێمە بە وردی ئەتوانین بەرژەوەندی هەرێمی کوردستان بپارێزین لە مەسلەی تواناسازی لە بابەتی ژینگەپارێزی لە بابەتی ئەوەی بە باشترین تەکنۆلۆژیا و بە خاوێنترین تەکنۆلۆژیا بۆ درێژترین مەودا نەوت و گازی کوردستان ینی ئەو دەربهێنین ئەو باسە زۆر قوڵە بۆیە من پێم خۆشە هەر لەسەر ئەو باسی باڵین وێنە گەورەکە قسە بکەین پێش ئەوەی بینە سەر ئەوەی کە مەسەن باسی مەسای باسی ئەمەت کرد کە چاوساغی خەمخۆر و دڵسۆزی تایبەت بە حکوومەتی هەرێمی کوردستان و وڵاتیانی هەرێمی کوردستان لەوێ حەزوری نییە تەنانەت باس لە واکرێ عقودی شەریکاتی حکوومەتی عێراقی خەدەمیە خزمەت گوزاریە بەڵام بەشێکی زۆری گرێبەستەکانی نەوت لە هەرێمی کوردستان شەراکەتە یعنی کۆمپانیا هەیە 50 خێرەکە ئەبات کۆمپانیا هەیە لە 10 ئەبات تەنانەت پەرلەمەنتارێکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە لێدوانێکە ئەڵێ بۆ ماوەی 6 مانگ دۆخی هەرێمی کوردستان داهاتی نەوتی هەرێمی کوردستان بدرێ بە دوو دەوڵەمەندی بە ویژدان کێشەکە چارەسەرەکەن بەڕاستی من کۆمنت لەسەر هەندێک قسەی ئەندامانی سەرکردایەتی حزب سیاسیەکان و هەندێکیان زۆر زارەتنە خانەی مزایدەکردن و نەبوونی بەڵگەی تەواو ینی پێم خۆشە قسە لەسەر ئەو شتانە بکەین کە ئەتوانین بەڵگە پێشکەش بکەین باش بۆ نمونە لە تیای مەتین نەود نەدۆزرایەوە لە تیای شەکرۆک نەود نەدۆزرایەوە لە تیای سەفین نەود نەدۆزرایەوە لە دینارتە نەود نەدۆزرایەوە کوان ئەو راپۆرتانە بۆ خەڵکی کوردستان و بۆ لایەنی پەیوەندیدار و مامۆستایانی زانکۆ و ئەکادیمیەکان ینی ڕوو بکرێتەوە ئەو داتایە پێشکەش بە خەڵک بکرێت لەبەرەوەی لە کاکەکان پرسیاریەوە بڵێ بۆ شەفاف نییە بۆچی مانگانە ساڵانە ینی داتا و ئەرقامەکان ناخەنە بەرچاوی خەڵک ئەگە هەر لەسەر مەسلەی لەگەڵ جەنابەت پێشەوەی بەرنامەکە دەست پێ بکەن نمونەیەکم بۆ هێنایەوە ساڵی 1965 لە دەریای باکووری نەرویجی بلۆکێک پێشکەش بە کۆمپانیای ئەکسۆمۆبیل کرا 1965 ینی دوای 45 ساڵ لە 2011 کۆمپانیایەکی بچووک لە هەمان بلۆک پاش ئەوەی دەیان کۆمپانیانیان توانی بوونەوە لێ بدۆزنەوە کۆمپانیایەکی بچووکی سویدی بە ناوی لوندین کە سوید وڵاتێکی نەوتاویش نییە بەڵام کۆمپانیایەکەی لە وڵاتی نەرویج کاری وەبەرهێنان ئەکات لەبەر چی ئەو نەوتە دۆزرایەوە لەبەر ئەوەی ساڵ بە ساڵ داتا دروست ئەکراوە داتا ئەخرێتە بەردەستی زانکۆکان بەردەستی کۆمپانیاکان بەردەستی زەوی ناسەکان ئەوانە بە شێوازی نوێ بیر ئەکەنەوە هەرێمی کوردستانەکرێت زانستی نییە دکتۆر ئەوەی لە هەرێمی کوردستان ئەکرێ هەتا ئێستا ئەوەی من بەڕاستی بە تێگەیشتنی خۆم بڵم کۆمپانیاکان هەندێکیان هاتوون چاویان لە نەوتێکی ئاسانە ئەوەی کە بە ئینگلیزی پێڵێن ئیزی ئۆیل هەمویان بەشێک لەو کۆمپانیای بچووک بوون ئیمکانێتی ئەوەشیان نەبوو هەرچەندە حکوومەتیش لەوانەیە قسەی خۆی هەبێ
کە کۆمپانیای گەورەی زەبەلاح ئەو کاتە نیانەتوانی نیانەوێرە بێنە پێتوانی ئەو ئیزی ئۆیڵە ئیزی مەنیش بێت بۆ هێرێمی کوردستان بۆیە دەستبەرداری نابن ئەو بۆ ئێستا دەرکەوتووە هەندێک لە چێلگەکانی کوردستان بەڕاستی ئیزی ئۆیڵیش نییە هەندێک لە ینی بۆ نمونە هەم لە شێخان هەم لە کۆمپانیای لە یەکێک لە چێلگەکانی کە کۆمپانیای دیێنۆ کاری لێکە ینی لە سەرەتای هەڵکەندنی بیرەکە هیچ نەوتێک نەهاتۆتە ناو بیرەکە بەڵام کۆمپانیای دیێنۆ بە شێوەیەکی هۆریزۆنتەل با بڵین بیرەکەی هەڵکەندووە توانی بەرهەم بێنێ یان ئێستا ڕوون بۆتەوە کە نەوتی کوردستان هەندێکیان ئیزینە بەڵام هەندێکیان پێویستی بە تەکنۆلۆژیاکی دکتۆر با جارێکی تر لەسەر وێنە گەورەکە بوەستین بە لە بەرچاوگرتنی تەواوی ئەم قسانی جەنابتان کە تەرحتان کرد لە ڕووی زانستیەوە کە تۆ دڵنیاشم ئامادەی وەزارەتی سامانە سروشتیەکان هەر زانیاریەکرد لێ داوا بکات تۆ بیخیتە بەردەستیان بە داتای تەواو چکە تۆ جۆرج جەختت لەسەرەوە کردەوە کە هەموو شتێ بە بەڵگە بێت لە ئێستاە دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر ئەڕوات بۆچی نەتوانراوە چارەسەرێک بۆ ئەم کێشانە بدۆزرێتەوە بۆچی حکوومەتی هەرێم پەنای نەبردووە بۆ پسپۆران بۆ شارەزایان بۆی ڕێگەچارەیەکیان بۆ دانێن بۆ ئێمە هەر باز لە خەمەکان نەکەین لە ناو بەرنامەکە ئەبێت چی بکرێ ئێستا یادگار بەڵام زۆر باشە جەخە لەسەرەوە بکەینەوە کە کێشەی هەرێمی کوردستان بە تاق و تەنها و تەنها نەود نییە باش ینی کوردستان سیاسەتی دارایی و ئابووری هەڵی هەیە کوردستان لەبەر منافەسەی حزبەکان بە لێشا و لەشکر خەڵکیان دامەزراندووە بە هەزاران خەڵک بە ناڕەوایی و بە نادات پەروەرانە خانە نشین کراون ینی یەک دنیا کێشەی ئابووری و کێشەی گەندەڵی کەڵەکە بووە بۆ ئێستا بە نەوت چارەسەر ئێستا نەوت هەموو گوناحەکە بخینە سەرمەلی نەوت بە بڕای من باش نییە لە بابەتەکەش لامانەدا ینی ئەو کەسانی کە لە بواری کشت و کاڵ کاریان کردووە پێویست کاریان نەکردووە و پلانیان بۆ حکوومەتی هەرێم نەبووە پێویست ناکە ئێستا لە ماڵەکانی خۆیان پاڵ دەنەوە بڵن هەوە نەوت لە سەنگەڵ زۆرانەکە بۆتەوەی کە پرۆژەیان بردووە بۆ وەزارەتی کشت و کاڵ پێشتر تا حاڵی حازریش زۆرن ئەوانەی کە لە ناو پەرلەمانە پرۆژە یاسا تەقدیم کراوە بەڵام کەرتی کشت و کاڵ هەر ئەو کاتە پشتگوێ خراکە هەرچی هاوڵاتی گوند و لادێ و دیاتەکانمان بوو تەعین کران و بکران بە مەعاشخۆر کاگیان دوشتی خێرات پێڵم ینی دوێنێ راپۆرتێک هەبوو کە جۆرەها ترێ بەرهەمهێنراوە لە دهۆک ینی ئێستا هەندێک بەرهەمی کشت و کاڵی بەرهەمهێنراوە دوای ئەو چەند مانگەی کە هەرێمی کوردستان کەوتۆتە ژێر فشارێکی ئابووری گەورە هەندێک بەرهەمی کشت و کاڵی بەداتا هەیە کە زیادی کردووە هەندێک لە براجوتیارەکان داواکەن کە ئاسانکاریان بە بکرێت کە کاڵایەکانیان بە بازار بکرێت ئەوە خاڵک بەڵام خاڵی دووەم هەر دێمەوە سەر نەبوونی کۆمپانیایەکی نیشتیمانی من لە کۆنفرانسێک بووم لە لەندەن یەکێک لە ڕاوێژکارەکان لە وەزارەتی سامانە سروشتیەکان ناوی ناهێنم ناوی کەس ناهێنم ینی ڕوبەڕووی من ڕوەستایەوە کاتێک کە داوام کرد کۆمپانیایەکی نیشتیمانی دروست بکرێت ئەو پێی باش بوو کە هەر کۆمپانیای نێودەوڵەتی بێنە ئێرە و ئینڤستمنت بکەن و ئیسtismار بکەن و هەموو ئیشەکان بەباشی بڕوا من ینی ئەتوانم شتێک پێ بڵم هەرچەندە ماوەیەک پێش ئێستا لە مێری لە وەرکشۆپێک بووین بەڕێز جێگیری وەزیری سامانە سروشتەکانیش لێ بوو من ئەو داتایان خستە بەردەستی جەنابیان ینی ڕوبەڕوویم کردەوە لە کوردستان ڕنگ بێ نزیکەی 3000 هەتا 3500 کورد دامەزراون لە کۆمپانیا نیشتیمانیەکان و بەشی شێری ئەو هاوڵاتیانە ئەو هاو نیشتیمانیانی کە دامەزراون لە پلەنی نزمی بەڕێوەبردن دامەزراون شۆفێرن یانیش ئەوە تا پاسەوانن یانیش ئەوە تا بە شێوەیەک لە شێوەکان بۆ وەزارەتی سامانە سروشتیەکان ڕازی بکەن بە خزمەتگوزاری شوێنیان خاڵێک زیاد بکەم بەڵێ زۆر بە کورتی بەڵام کۆمپانیای ستاتۆیلی نەرویجی 250,000 کەسی دامەزراندووە ژمارەی چێلگەکانی نەرویج زۆر کەمترە لە چێلگەکانی کە لە کوردستان هەیە بە یەدەکیشەوە مامۆستا هەر دیسانەوە لە کۆتا قسەیەوە ئەڵێت کۆمپانیایەکی نەرویجی بە لە بەرچاوگرتنی ئەوەی ژماری کێڵگەکانیان بە بەراورد بە هەرێمی کوردستان زۆر کەمترن 250,000 کەسی دامەزراندووە ئەڵێ لە هەرێمی کوردستان ئەوانەی کوردن و دامەزراون لە شوێنی ینی لە شوێنەکانین کە بڕیاریان بەدەست بێت لە خواری خوارەوەن ئاماژەی بەوەدا کە تازە بە تازە خەریکە کەرتی کشت و کاڵ ئەبوو ژێنرێتەوە ئاماژەی بەوەدا کاتێت تەرحێک ئەەکەی بۆ وەزارەتی سامانە سروشتیەکان و حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن پسپۆرانەوە کەسێکی وەکو دکتۆر هاوڕێ مەنسوور بەگەوە لە جیاتیەوەی گوێی لێ بگرن لی تووڕە ئەبن دیسانەوە ڕەبتی کەمەوە بە سیاسەتی نەوتی بەم شێوەیە سیاسەت ئەکرێ
نەخێر بەم شێوێ سیاست ناکرێت من حەز دەکەم جاریش کەوێنەکە گەورەکەمەوە باش ئەویش ئەوەیە بیگەڕێنمەوە بۆ یەکەمیان لەگەڵ بەشێ لە قسەکانی دکتۆر شێرکۆیانیم سەبار بە وەسفکردنی بەغدا و نەبوونی گەندەڵی لەوێ یاخود بڵین بە جۆر لە جۆرەکان ئەوێ باشترە من ئەمێ باس لە شەفافیەتی نەوە بکەم بۆ وێنەکە بە تەواوەتی گەورەکەینەوە بەپی ئەو دراستانەی کە کردومانە زوربەی ئەو وڵاتە دواکەوتوانەی کە پڕن لە نەوت و گازاتە دەوڵەمەند بە نەوت و گاز و هەروها ملولانی سیاسی تایە گرنگترین خاڵ بۆ شەفافیت لە بواری سەرچاوە سروشتەکانی نەوت و گازە بوونی شەفافیەتی سیاسیە بەواتای چی؟ کاتێک کە ئێمە دوو حیزبی گەورەمان هەبی یان هەر حیزبێکمان هەبی لەوانەیە ئەگەر یەکگرتوش لە دەسەڵات بێ خۆ لە یەکێت و پارتی باشتر نەکا بۆ واواز نەکەین کەوە ئەمە مەوزوعەکە هەر ئەوانن نە کاتێک کە دوو دەسەڵاتی سیاسی متمانی سیاسی شەفافیەتی سیاسی نەبوو واتە دوو خاڵ هەیە یەکەمیان ترس هەیە لە یەکتری دووهەمینیان نەبوونی متمانەیە بە یەکتری بۆیە هەردووچیان هەوڵی چیەن یەکەم کۆکردنەوەی هێز و چەک دووهەمینیان دەستکەوتنی پارەیەکی زۆر یاخود ئەو سامانە سروشتیانەی کە پارەیەکی زۆری لێ دەسەیە بۆیە ئێستا وێنە گەورەکە پێمانەڵێ چی پێمانەڵێ هەموو ئەم شتانە و ئەم مناقەشانەی کە لە ڕووی تەکنیکی و پرۆسەی ئیداریەوە کەم ئێمە زۆر جارڵێنی وڵات سیستماتیک نییە چۆن سیستماتیکیە بێت تۆ دوو هێز بڕوای بە یەکتر نییە بە هەرێکێدانێ ئەبێ بە قسەی خۆی بکە ئەبێ بە دڵی ئەو بکە ئەبێ بە دڵی ئەویش پرۆسەی نەوتی و شەفافیت بەڕێوە بچێ کەواتە باشترین حل بوونی شەفافیەتی سیاسی لە نێوان حیزبەکانە دووهەمینیان پێ ئەوترێ دابشکردنی مەسئولیت ئەگەر ئێوە بیرتان بێ من زیاتر بە وازحی قساکەم زوربەی حیزبەکان بە تایبەتی لایانی ئۆپۆزیسیۆن هەر قسێ بکرێ یەکسەر باسی نێچیروان بارزان یەکرێ زۆر تونیکەن باسی مەسرور بارزان یەکرێ یاخود باسی ئاشتی هەورامی یەکرێ لە کاتێکە ئەمە گەورەترین کێشەیە کە خۆی مۆزوعەکە وانەیە کە زوربەی لێ ئەخۆن کێشەکە ئەم سێ کەسە نین بەڵکو بوونی دابشکردنی مەسئولیت لە پرۆسەی نەوتا زۆر گرنگە واتە لە دەڤەری سلێمانی لە دەڤەری بادینە لە دەڤەری هەولێر چێن ئەو کەسانی پرۆسی نەوتی بەڕێوە بن دوو لە ناو وەزارەتە چێ مەسئولی هەناردەکردنە چێ تەوزیعەکە ئەم پارەیە چۆنێت و چۆنە ڕوە دابشکردنی مەسئولیەتیش خاڵێکی گەورەیە لە ناو پرۆسی نەوتی هەرێمی کوردستانە کە زۆر باشە چارەسەری سێهەم بە بڕوای تۆ چارەسەری سێهەم ئەویش ئەوەیە ئێمە بمانێ و نەمانەوەیە خاڵێکی هاوبەشی نیشتیمانی بدۆزینەوە کە لە خاڵێکی دکتۆر هاوڕێوە دەست پێ یەکەم کە ڕۆژێ لە ڕۆژان ئێمە کۆمپانیای نیشتیمانی نەوتمان لە ڕۆژێ لە ڕۆژانە ئەکرانە بێت من لەگەڵ ئەوانیم لە ئەوڵەوە نەمانەتوانین ببێت تێگەی و لە ئەوڵیشەوە نەمانەتوانی مەخسم بۆ نمونە کۆنتراکتی خزمەت گوزاری بەکاربین ئەبواە پرۆدەکشن شێرین کۆنتراکت وایە لەبەر ئەو سڕاعە سیاسی و اقتصادی گەورەی کە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە هەیە بەڵام لێرە دانیشتن و تەنازولکردنی سیاسیەکان وە گەورە پەرپرسان بە تایبەتی لە ئاستی سەرۆکایەتی هەرێم و هەروەها لە ئاستی سەرۆکایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان چکە بەقەدر پارتی دیموکراتی کوردستان هەم خواردوێتی هەم شەریکە هەم کەم کوڕەکەم دکتۆر شێرکۆ دێمەوە لای جەنابێت هیوادارم گوێت لە قسەی تەواوی میوانەکانم بوو بێت بە پرسیاری هاوڕەیەک دەست پێ یەکەم کە مەبەستی بوو تۆ وەڵامی بیتەوە ئەڵێ لەبەرچیە تا ئێستا نەوتی پارێزگاکانی هەرێمی کوردستان لە یەک جێگا لە یەک سندوقی نیشتیمانی کۆ نەکراوەتە و هەر یەکە بۆ خۆی ئەفرۆشێت پێش ئەوە تاقیبێکم لەسەر قسەکانی کاکشاڵاو هەیە نازانم من لە کووا وتومەکە پێم باشە نەوتی هەرێمی کوردستان بگەڕێتەوە بۆ بەغدا هەرچەندە بەغدا لە ڕووی شەفافیەتی نێودەوڵەتیەوە لە مبادرەی شەفافیەتی نێودەوڵەتی ITI لەگەڵ 51 وڵاتی ترە ئەندامە و 3 ساڵە راپۆرتی یعنی 3 راپۆرتی ساڵانەی هەیە لەسەر شەفافیەتی نەوتی عێراق و لە دوایین راپۆرتیانە کە ئەو مبادرە نێودەوڵەتیە پشتگیری ئەکا جیاوازی نێوان داتای کۆمپانیاکان و داتای حکوومەت تەنها $600 بووە بەڵام لەگەڵ ئەوەش من قەناعەتم وانە کە حل بەوە بێ کە نەوتی هەرێمی کوردستان ڕادستی بەغدا بکرێتەوە یان هەرێمی کوردستان خۆی سەر بەخۆ بیفرۆشێ ئیلا لە حاڵەتێکانە بێ کە پەیوەندی بەو حلەوە هەیە کە چەند ئێمە مؤسساتین حلی نەوتی هەرێمی کوردستان بە مؤسساتیکردن حل ئەبێ نەک تەنها بەوەی کە لەگەڵ بەغدا بێ یا خۆمان بەسەر بەخۆ بیفرۆشین واتە ئەگەر لەگەڵ بەغدا بێت و مؤسسی نەبین خۆمان شەفاف نەبین دامەزراوەکانمان نیشتیمانی نەبێ و کۆمپانیاکان لەبری یەک کۆمپانیا بەڵکو ئەبێت 4 کۆمپانیا دابمەزرێنین بۆ بەرهەمهێنان بۆ هەناردەکردن بۆ دابشکردن بۆ فرۆشتن ئەم کۆمپانیان کە لە یاسای نەوت و گازی هەرێمی کوردستانە لە 2007 ئیقرار کراوە تا ئێستا حکومی پێوە بکرێ بەس دێ موچەکە لە کاتی خۆیان دێت
عفوان لەبەرەوە مەسلەی گەڕانەوە بۆ بەغدا بۆ نەوتیا خۆمان سەر بەسەر بخۆنەوتەکە بفرۆشین ئەوە حلەکە نییە حل ئەوەیە کە ئێمە بە مؤسساتی کۆنتترۆلی ئیشی خۆمان بکەین و لە هەر کاتێکا لەگەڵ بەغدا یا لەگەڵ هەرێمی کوردستان خۆمان بەسەر بەخۆی فرۆشتمان ئێمە گرنگەوەی بتوانین بەرنامە دابڕێژین تەختیت بکەین بۆ ئەو داهاتی کە لە دەستی خۆمانە ئابێ ببێواتە ئەبێ لە دەستی خۆمان نابێ و شایستەدارایەکانمان بە ئەمانەت و بە شەفافیت و بە مؤسسات مامەڵێ لەگەڵا بکەین سەبارەت بەوەی کە بۆ ناگەڕێتەوە بۆ سندوقێک ئێمە لە مانگی 5 2015 پەرلەمانی هەرێمی کوردستان سندوق یاسایی سندوقی کوردستان بۆ داهاتنەوتی و گازەکانی ئیقرار کرد کە بە پێی مبادرەی شەفافەتی نێودەوڵەتی EITI تدقیق بکرێ و دڵنیایی بۆ دروست بکرێ و هەموو داهاتی نەوتوگازی هەرێمی کوردستان بچێتە ئەو سندوقەوە ئەبواە ئەم مؤسسەیە لە مانگی لە دەی 2015 دابمەزرا بەڵام حکومەتی هەرێمی کوردستان ئەو یاسایی تا ئەم لەحظەیە جێبەجێ نەکردووە ئەوە باجی ئەوەیە کە ئێستا هەر لایە و هەرینە و هەر لایەنە و ئاوا دەستکاری ئەم سەرۆت و سامانی ئەم هەرێمی کوردستانە ئەکا ئێمەوە بۆ وێنە گەورەکە کاک یادگار وێنە گەورەکە بەڕاستی ئەبێ ئێمە لە شتێک حاڵی بین کە زۆر گرنگە ئەویش پەیوەندی بۆ هەیە سەیری ئەم دوو تیمەکە لەلایەکەوە ئەم دوو تیمەی کە مامەڵە لەگەڵ ئەم سامانە گەورەی هەرێمی کوردستانەکەن لەلایەکەوە ئەنجومنی باڵای نەوتوگازی حکوومەتی هەرێمی کوردستان کە تەنها کاک ئاشتی هەورامی تایە کە شارەزایە لە بواری نەوتا ئەوانی تریان کەسیان شارەزانی لە بواری نەوتا ئەمانە پۆڵسی و سیاساتی نەوتی هەرێمی کوردستان دانێن بە پێی قانونەکەیان و لە بەرامبەرە بە چەندین کۆمپانیای ئەنتەرناشناڵی نێودەوڵەتی کە ئەم کۆمپانیانە زۆر جار لە وڵاتان ئەبنەوە و زۆر جار خبرە و ئەزمون و تەکنۆلۆژیا و قەمەرسناعی و تیقەنیاتیان ئەوەندە پێشکەوتووە حکووماتیان قودداوە بڕۆ دیراسی کەمبۆدیا بکە هی پەنەما بکە هی فەنزوێلا بکە هی ئەو وڵاتانە بکە کە نەوتی بوون و ئێستش لە زال هەژارن بۆ لە بەرەوەی کە بوون بە قوربانی ئەو عولەمەیە و ئەو جیهانگیریە و کە بەرنامەکە نزیکەمەوە ئەو پرسیارە بکەم بۆی ئەوەی لە پێشەکی بەرنامەکە تەرحم کرد وەڵامێکی بۆ وەربگرمەوە زوو باسی سربەخۆیی یەکرێ باسی دەوڵەتی کوردی یەکرێ بەبێ ڕێخستنەوەی کەرتی نەوت بەبێ بە مؤسساتیکردنی ئەم مەلەفە گرنگە ئەم کەرتە گرنگە بەبێ ئەوەی کە شخص چیتر ئیداری نەدا حکوومەتێک ئیدارەی با کە هەمووان متفق بن لەسەری ئەکرێ ئێمە باسی سربەخۆیی بکەین قوربان پرسی نەوت پرسێکی نیشتیمانیە ئەبێ بە مؤسسەسی بکرێ ئەبێ بپارێزرێ لە دەستێوەردانی حزبی خەڵک ئامادە نییە دەنگ بدا بۆ سربەخۆییەک کە داهاتی سامانە سروشتیەکەی تەنها بۆ چەند دەستە و تاقمێک بێ خەڵک ئامادە نییە پشتیوانی لە پرۆسەیەک بکە کە خۆی خێری لێ نەبینێ تەنها چەند کەسێکی متەنەفیز و دەستڕۆیشتوو پێی ببن بە ملیاردێر لەبەرەوە بە دڵنیایەوە بە مؤسسەسی نەکرێ شەفاف نەکرێ چوار کۆمپانیاکەی بۆ دانەمەزرێ وردبینی و تدقیقی لەلایەن دیوانی چاودێری داراییەوە یان مؤسسەیەکی مختصی پرۆفشنال پشتیوانی لێ بکە ئەمانە ئەنجام نەدرێ بێگومان پرۆسەی نەوتی هەرێمی کوردستان ناڕژێتە خزمەتی هاونیشتیمانیان. بەڵێ سوپاس دەکەم دکتۆر شێرکۆ مامۆستا شاڵاو زۆر بە خێرایی کۆتا پرسیارم بەبێ ڕێخستنەوەی کەرتی نەوت ئەکرێ ئێمە باسی سربەخۆیی بکەین بەڵێ دەکرێت چکە ئەگەر ئێمە هەر چاوەڕوانی ئەم بلانێ سیاسیانی ناو حیزبەکان بین هەر جار و مەسئولێک هەر جار و لایەنێک داوای پشکی زیاترێکە و بەگە هیچ ناگەین و لە دوجاریشە ئەگە ئەم داستا ئەگەر نەوت و گاز بۆ زۆر بەشێک لە وڵاتەکان داستانی بەدەستهێنانی هێز و پارە و سربەخۆیی بوو بێت ئەگەر بەو شێوەی ئەوان بڕوا ئەبێتە داستانی یەک پارچەکردنی لایەنە سیاسەکان و هەرێمی کوردستان بۆیە من لە کۆتایی قسەکان مە حەزەکەم قسێکیش بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەم ئەویش ئەوەیە ئەگەر لە لای حکوومەت و لە لای دەسەڵاتدارانی سیاسی قەدەر وایە و بڕیار وایە کە نەوت و گازی هەموو خەڵکی کوردستانە ئەوە ئێمە لێرەوە پێتانەڵیم پشکی لایەنە سیاسەکان و بەرپرسەکان زۆرترە تکایە با پشکەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بگەڕێنەوە بۆی کە دکتۆراڵێ هەمان پرسیار زۆر بە کورتی من پێشم خۆشە هاوڵاتیانیش بزانن نەوت کاڵایەکی استراتیجیە ینی ڕنگ بێ ئەگەر 20 ساڵی دیکە خەڵکی کوردستان سەیرێکی مێژوو بکەن ببینن کە ئێمە بناغەیەکی ئابووری دابمەزرێنین ئێستا وە زۆر گرنگە بەباشی دایمەزرێنین وە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان پشت بە توێژینەوەی زانستی بەستێ ینی
هەست دەکەم لە زۆربەی زۆری وەزارەتەکان بە تایبەتی لە وەزارەتی چاونە سروشتەکان توێژینەوەی زانستی نییە و دەرگای وەزارەتی چاونە سروشتەکان داخرا بەڕووی هاوڵاتیان پێویستە وەزارەتی چاونە سروشتەکان کۆمیونیکیشن پەیوەندی لەگەڵ هاوڵاتیان قوڵ بکاتەوە هەموو وردەکاریەکانی پرۆسی نەوت و گازی کوردستان بۆ ڕوون بکاتەوە و وەڵامی پرسیارەکانی هاوڵاتیان بداتەوە بۆ ئەگەر بێوێ خۆشەویستی هاوڵاتیان بەدەست بێن. بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی ئەزیزم ئەمە وێنە گەورەکە بوو کە بۆ ئێوەمان گواستەوە و لێرەوە لە بەرچاوگرتنی تەواوی قسەی میوانەکانم ئەمەوێ ئەوە بڵێم کە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە ئەوە بزانن کە دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە دۆخێکی مەترسیدار و خراپدایە ئەبێت تەواوی کارەکانی خۆیان بەدامەزراوی بکەن و فریای هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەون. سوپاس بۆ دکتۆر هاوڕێ مامۆستا شاڵاو لە هەولێر، سوپاس بۆ دکتۆر شێرکۆ جەودەد لە شاری سلێمانی، هیوای شەوێکی خۆش و جەژنتان پیرۆز بێت.